إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. میوانە کانی ماڵی خوا، بەردەوامین لەسەر باسکردنی چەند چەمکێک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەفتەی پێشوو باسی ئەوەمان کرد کە لە پاش وەفاتی هەردوو پاڵپشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەبوو طالیب و خەدیجە، مشرکەکان ئازاریان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر زیاد کرد. ئەوە بووە هۆی ئەوەی کە پێغەمبەری خوا بگەڕێ بە دوای پەنایەکە بۆ ئەوەی بانگەوازەکەی تایە بگەێنێ بە خەڵکی. ڕووی کردە تائیف کە نزیکترین شوێن بوو لە مەککەوە، بەڵام خەڵکی تائیف بە ناشرینترین و ناخۆشترین شێوە وەڵامی پێغەمبەری خوایان دایەوە صلی الله عليه وسلم، و خۆی و هاوڕێکەی زەیدی کوڕی حارثەیان بەردباران کرد. ئەو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچوو لە تائیف و ڕووی کردە مەککە و هەتا گەیشتە بۆیسانێک یا باخێک کە هی دوو کەسی خەڵکی مەککە بوون. لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایەکی فەرموو کە زۆر مەشهورە لە کتێبەکانی سیرە و ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر چی لەلایەن سەنەدەوە سەنەدەکەی زوعفی تایە، بەڵام زۆرینەی عولەما وەریان گرتووە و جەختیان لەسەر کردووەتەوە، کە تایە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم: اللهم إليك أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين، أنت رب المستضعفين وأنت ربي، إلى من تكلني؟ إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري؟ إن لم يكن بك علي غضب فلا أبالي، ولكن عافيتك هي أوسع لي. أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك. لك العتبى حتى ترضى، ولا حول ولا قوة إلا بالله. أم دعائي في غمري خوا صلى الله عليه وسلم معناه واتاي زور أجيني بكردي: اللهم إليك أشكو، يعني خوايا من سكالاي خوم رؤى كما تو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمان ئەکا کە ئینسان تەنها خوای هەیە سکاڵای لا بکە. هەر ئەو شایستەیە کە ئینسان سکاڵای حاڵی خۆی لا بکە، ئەو ئەگاتە فریاد. هیچ کەسێک ناگاتە فریاد إلا رب العالمين خۆی نەبێ. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. كوابو بزاتي الله شايستيك إمسك الله حاري خوماني لا بكين. أمن يجيب المضطر إذا دعاه ويكشف السوء؟ كي هي أقر داواي بكي نارحتي وناخوش كانت لسر لابا جقل الله بويا هر الله شايسته امر بكين. إليك أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس. سكالاي بهێزی و کەم دەسڵاتی و سوک تەماشاکردنم لەلایەن خەڵکیەوە ئەگەیەنمە تۆ ئەی پەروەردگار.
يا أرحم الراحمين. أي مهربان تريني مهربان كان. أنت رب المستضعفين وأنت ربي. هر توي پروردگاري چوساوة كان وهر توي پروردگاري منيش. إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري. أم ديت دسكي أي پروردگار، أم ديت دسي كسيكي دور ما بسي خلقي طائفة كبخرابترين وناشرين ترين الشيوا بيشوازيان ليكردم، يان أم ديت دسي كسيك دجمنيك كخزمي خوما وكسي خوما ككاروباري جياني من الدابة دسي أوان. جا خواهي تعالى أم داوائي پیغمبر صلى الله عليه وسلم بتأكيد امتحان و تاقي كردنويكو هيج خمو خفتي ناوي أي پیغمبري خوا ما ويكي كم نابا خواهي تعالى أم سرزويت بو أكاتا والنوك تنها أوانيك آوا بناشريني هاتنا پیشوازي يا أوانيك و تو ألي كاروباري من الدعوة دسيان روج يدي كاروباري هر هميانا كيوتا جير دسي تو. ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. خواهي تعالى ببيغمرك أفرمي صلى الله عليه وسلم لم سورة أفرمي آية إيما ضلي تومان نكرد وفراوان ما نكرد هرچی او بارونا راحتیانه بو لسر شانی تو لاما ندا که پشتتی ماندو کردبو و ناوی تو که بخراپه ابرا اما وا برزمان کرده و خصمان کردمان هاو شانی ناوی خواهی پروردگار بتأکید لقل همو تنگانه و ناراحتیه که آسانی و فراوانی و خوشی روکات خلقی و بتویش بتأكيد جاء دوباره كاتو خواهي تعالى فرمي إن مع العسر يسرا. بتأكيد لدواي همو تنغانيك فرحانيك. جاء پیغمبر فرمي صلى الله عليه وسلم إن لم يكن بك علي غضب فلا أبالي. پروردگاري من لقل أميا كهموي كتوشم بوا لنا راحتي للاياني خزمكاني خومو كسكاني خومو كبونة دوش منم آزار مدن هاو ركانم شهيدا كانوا يان كجن ولا لایانی او دورانەوە کە بەو شێوەناشی نەپێشوازیان لێ کردم لەگەڵ ئەم هەموو ناڕەحەتیە ئەگەر تۆ لێم تووڕە نەبی من گوێی نادەمێ. إن لم يكن بك علي غضب فلا أبالي. ئەگەر تۆ تووڕە نەبووی من هەموو لەلام ئاسانە گوێی نادەمێ. ولكن عافيتك هي أوسع لي. بەڵام بتأكيد عافية خۆشیەکان کە تۆ ئەینێری ئەوە لەلای من فراوانترە و حەز لەوە ئەکەم. هەموو کەسێ حەزەکا لە ژیانە تنگانەی توش نەبێ و ناڕەحەتی توش نەبێ. أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك. فنا أقرم بروناكي رومتت كهمو تاريخيكاني روناك كردوتوا وهمو كاروباركاني دين الدنيا بهوي او روناكي وچاك بوا كوا توڕەیی خۆت دانەبارێنی تەسەرما هێشتا لەسەر ئەوەشەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێناوی خوایە کە ئەو پێغەمبەری خوایە خەڵق ئازارێدا خەڵق هاوڕێکانی شەهیدەکە خەڵق ناڕەحەتیەکە دەربەدەریەکەن بەردبارانیەکەن لەگەڵ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا ئەکا خوای تەعالا تووڕەیی خۆی نەبارێنێتە سەریا. دجا دائما في غمري خوا صلى الله عليه وسلم ام دعاء اكرد لا صحيح مسلمه هاتوا فرمي خاتو عائشه فرمي شويك لشوكان باش اويك في غمري خوا صلى الله عليه وسلم كوتشي كردو هاتا مدينه فرمي شويك لسر جيغان نمابو شوي لاي عائشه بو في غمري خوا صلى الله عليه وسلم شو لاي او خوتبو بلام نمابو بدوايا قرام لناو مزقوتا تاريك بو كاتا وەک ئێستا نەبووە تاریکە شەو بووە دەستم دای لە پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوجدەیە بوو ئەم دوعایە ئەخوێنا ئەی فەرموو اللهم أعوذ برضاك من سخطك وبمعافاتك من عقوبتك وبك منك لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. پەروەردگار پەنا ئەگرم بە ڕەزابوونت لە تووڕەبوونت پەنا ئەگرم لە عافیەتت لعقوبة وسزاد پنا أقرم بخوت لتو يا رب العالمين
من ناتوانم سەنایی تۆ بکەم وەکو پێویست، چونکە تۆ ئەوەندە گەورەی، ئەوەندە مەزنی، ئەوەندە میهرەبانی، ئەوەندە سیفاتەکانت جوانە، من هەرچەند سەناعت بکەم، هەرچەند وەصفت بکەم، ناتوانم حەقی ئەوە بدەم. أنت كما أثنيت على نفسك، تەنها خۆت ئەتوانی وەصفی خۆت وەکو خۆت بکەی. يعني ئەمە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پاش ئەوە. جا ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو دوعایە کە گەڕایەوە لە طائف ئەفەرمێ لەکە العتبى حتى ترضى، ئەی پەروەردگار بۆت هەیە گلەیم لێ بکەی، بۆت هەیە گلەیم لێ بکەی، بۆت هەیە گلەیم لێ بکەی تا ڕازی ئەبی. الله ئەکبەر. سەیر ئەو تەسلیم بوونەکە خۆشەویستەکانم. هێشتا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوایە تۆ بۆت هەیە گلەی بکەی، تۆ بۆت هەیە گلەیم لێ بکەی ڕەبی حتا لێم ڕازی ئەبی، حتا خۆت ڕازی ئەکەی. ولا حول ولا قوة إلا بك، من هیچ توانایەکم نییە، هیچ هەوڵێکم نییە ئللا بە تۆ نەبێ. هەرچی هەوڵ و تواناکانمەیە هەمووی لە تۆ وەرەگرم، هێز و توانا و قووەتم هەمووی لەلایەن تۆوەیە. جا خۆشەویستەکانم، ئەگەر تەماشای ئەم دوعای پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لەم کات و سات و وەختە کە زۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەنگانەیە، دنیای لێ تەنگ بۆتەوە، لە هەموو لایەکەوە هاتۆتە یەک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان قسە ئەکا. ئەم عەبدی خوایە، فەرمانی خوا جێبەجێەکە. ئێمە ئەگەر ڕاست بکەین لەگەڵ خوای خۆمانە لە هەموو کاتێکە ئەبێ بەم شێوازە معاملە لەگەڵ خوایە بکەین، هەڵس و کەوت لەگەڵ خوایە بکەین، نابێ گلەی لە خوا بکەین، نابێ وا هەست بکەین ئێمە زۆرمان کردووە بۆ خوا، بەڵکو دائیم تەسلیمی خوای پەروەردگار ببین. تەسلیم بوون خۆشەویستەکانم کرۆکی ئیسلامە، هەر ناوی ئیسلامەتی خۆمان ئیسلام لە تەسلیم بوونەوە هاتووە. تەسلیم بوونیش واتە یعنی ملکەج بوون، ڕازی بوون، ملی خۆت کەچەکەی بۆ فەرمانەکانی خوای پەروەردگار و ڕازی ئەبی بە هەموو ئەوەی خوا ئیداتە سەرتا، لە ناڕەحەتیەکان، لە ناخۆشیەکان، لە تەنگانەیەکان. ئەزانی ئەمە هەمووی لە حکمەتەوە هاتووە. خوا کاری نابەجێ ناکە، خوا مەبەستی هەیە. خوای تەعالا ئەگەر تۆ ڕازی ببی و تەسلیمی فەرمانەکانی ببی بەڕاستی بە یەقینی، خوای تەعالا سەرتەخا، خوای تەعالا پاداشتی گەورەی بۆ تۆ ئامادە کردووە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئینسانی مسلمانی ڕاستەقینە بە دڵەوە لە ناخی دڵەوە ڕازیە تەسلیمی خوای پەروەردگارە، لە زمانیا لە قسەکانیا تەسلیم بوون دەرەبڕێ و بە کردەوەکانیش لە کردەوەکانیا دەرەکەوێت کە ئەم ڕازیە بە بەشی خوای پەروەردگار. خۆشەویستەکانم هەر کەسێ ئەم تەسلیم بوونەی تیا نەبێ ڕوکنێکی گەورەی دینەکەی ڕەوخیاوە. واللهی خۆشەویستەکانم شەو و ڕۆژ لە مزگەوتا بێ لە ڕیزی یەکەمی نوێژا بێ سوودی نییە. بەڵام تەسلیم بوون هۆکارێکە بۆ بەردەوام بوون. ئەو کەسانەی تەسلیمی فەرمانەکانی خوای پەروەردگارن بەردەوام ئەبن، ناڕۆخێن حتا گەنەوە خوای پەروەردگار. من چەند جاری عەرزم کردن خەڵک وا هەبووە باوەڕ بکەن دەگمەن لە نوێژی لە ڕیزی یەکەمی مزگەوتەکانم بینیوە، بەردەوام لە ڕیزی یەکەما بووە. واللهی ڕئیس عەشرەتە، واللهی ئەهل بەیتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەکو سەید. واللهی خۆشەویستەکانم خەڵقی با بۆ سوڵح لە زۆربەی مەجلیسەکانەدا ئەنشێ، خەڵک داوای دوعای خێری لێەکە، باوەڕکەن لە بچووکترین تاقیکردنەوەیە، لە بچووکترین تاقیکردنەوە کە تاقیکردنەوەیەک شایستەی باسکردن نییە. من چوومە سەردانیم کردووە بۆ ئەحواڵ پرسین، چونکە ئەهلی مزگەوتەکە ئێمە بووە، لەوێ لە جیاتی ئەوەی کە بڵێ شکر بۆ تۆ خوایە کە ئەلحەمدولیلا لەم تاقیکردنەوە دەرچوون بەبێ ناڕەحەتی، نە کوڕێکم کوژرا، نەخۆم تووشی کێشەیە کاتم، نە مشکلەیەکم توش بووە، نە ماڵ و پارەم لە دەست داوە. لە جیاتی شکرکردنی ئەو ئەزانی چی وت؟ وتی من و مامۆسایەکی تر بووین، وتی خوا لەم دنیاە کەسی نەدۆزێتەوە تاقیکاتەوە ئیلا من نەبێ. هەرچی نوێژی، هەرچی ڕیزی بەردەمی، هەرچی جەماعەتی، هەرچی ئەهل و بەیتی، هەرچی گشتی لەو دەقا سفر کرد ڕێک ئاوردێ سەر سفر.
تەسلیم بوون زۆر گرنگە خۆشەویستەکانم، تەسلیم بوون زۆر گرنگە. زەلامی وا هەبووە جەنازەی کوڕەکان هێناوەتە بەردەسی عیدام کراوە، جەنازەی کوڕەکان هێناوەتە بەردەسی بە زوڵم عیدام کراوە. لەو لەحزە فرمێسک هەوڵێدا فرمێسک بە چاوەکانی نێتە خوارەوە بۆ ئەوەی دەی نەبڕێ کە ئەم ناڕازیە، هەر ئەیوت شکر بۆ تۆ خوایە، حەمد و سەنا بۆ تۆ خوایە، کوڕێکت لێ سندمەوە 34 ماوە. یا سبحان الله، زۆر گرنگە تەسلیم بوون خۆشەویستەکانم. پێغەمبەران هەمویان بە تەسلیم بوون گەورە بوون. خوای تەعالی لە قورئانە لە 20 شوێنە باسی تەسلیم بوونەکە کە ئینسان تەسلیمی ئەمری خوا بێ، تەسلیمی قەزا و قەدەرە بێ، تەسلیمی هەر ئەمرێک لەلایەن خواوە بێ، لە قورئان و لە سونەتەکانە ئەبێ تەسلیم ئەبێ، هەرچی خوا بفەرمێ ئەم رازیە. إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين. خوای تەعالی بە ئیبراهیم فەرمووی تەسلیم بە، فەرمووی ئەوە من تەسلیم بووم بۆ پەروەردگاری جیهانیان. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنە باسێکە، وەکو باسم کرد لە 20 شوێن زیاتر. یەکێک لەوانە خوای تەعالی فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. هیچ ئیماندارێکی ژنیان پیاو بۆیان نییە کاتێ خوا بڕیارێکی دا ئەمان ملە جاوکێ بکەن، ملە جوڕکێ بکەن، بڵێن بەخوا ناکرێ و نابێ و ئینسانی ئیماندار وانییە، هەرچی خوا و پێغەمبەری خوا فەرمووی ئەم یەکسەر جێبەجێ ئەکا. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. لسورة النساء لشونيكي ترى آيات 65 خوای تعالى فرمي. طبعا ما لسر دو صحابة دابزي لا هندي للروايات هاتوا كابرايكي مسلمان وكابرايكي جولكا مسلمانك أيوز ظلم لجولكا كبرا مالكي بخوا لبروي دولة إسلام أو بيغمر حاكم عمش مسلمانة على أساس دور ركعات نيوش لمزقوتاكا يتر أبي هركسي يتر أبي تعداي لي بقى مالكي بخوا وكو أمره خلقك لا يخو من آوايا مالي خلق داگیرەکە ظلم لە خەڵکەکات خۆی بە گەورە ئەزانێ ئەبێ ئەو عالەمە هەمووی خزمەتکار ئەم بێ. کاتێ کابرای جوولەکە دێ شکاتەکە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا حکومەکە ئەدا بە کابرای جوولەکە، ئەم موسڵمانە سەر بە ئەدا و ڕۆک دەڕۆڵێ وەڵام من بە حکمی پێغەمبەر ڕازی نیم. فلا وربك نقسم بپروردگارت أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم لا يؤمنون إيمان يانية إيمان خوا حساون يبدأ بيجي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم حتى تونا كان بداور لنيواني أنا إيمان يانية ثم لا يجد الدعاء أو يتويان كان بداور أبي رازيش ببن خلق هي ديت من شنجار خلقاتو بلاي من أهلي مزقود بوا لقال كاسي كتراك يا شيء بوا يناية رايك شباب رن بلاي حكمي شرع وإذا نديت لاي من رجل الرجال سلامي لمن كردوا يعني شتيت من بخلطيني من حقك ابدا بأو كهاتوها وتيتي اما بشرع الرازين كاتي كباسي شرع كمان كرديا يكسر وتيتي واخوا من رازين ايوم بو محكمه امجار لا حول ولا قوه الا بالله يعني باخوار رازينيه بحكم اخوار رازينيه ثم لا يجدوا في انفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. انساني ايمان دار لناو دلي شوا نار رازينيه لناو دلي شوا ما دام عليه اخوا واي فرموا بيغمري خوا صلى الله عليه وسلم يفرموا رازيو دوای ئەوە ملە جوڕکێ ناکە خەڵکەیە باوکی ئەمرێ میراتێکی بۆ جێ ئەمێنێ خۆی و براکانی و خوشکانی قەت دیتانە بە حرامێ زانێ حەقی خوشکانی بدە ئەڵێ چۆنە بێ من ئەم پارە 10 دەفتەرەیە 5 دەفتەرەیە 2 دەفتەرەیە یا 2 گڵایە بیدەم بەزاوە بۆ بیدەم بەزاوە حول ولا قوة إلا بالله كأنه خوالي نازاني خوالي نزاني كاتي خوي بشي كتشي دانا أي نازاني أيش الرأي دا بكتشي خلق خوشناك أيش كتش خلقه حتى وايش نبي ما دام خواشتكي فرمو إما قصكي خوا فرمايشتكي خوا ما دام بيغمر فرموي فرمايشتكي بيغمري خوا أما أنا أخينا بيش قصي خوا مانو بوچوني خوا مانو عقلي خوا مان أخينا دوا لك لزماني بيغمر نوح عليه السلام بيغمر نوح
خوای تعالی وعدی پێدا دوای ئەوەی کە چەند ساڵ لەناو قەومەکەی مایەوە فەرمووی خەڵک یەکەم ئیمانی پێهێنا هەتا کوڕەکەی خۆی ئیمانی پێهێنەهێنا کوڕەکەی خۆی بەرەوبەرێ کرد ژنەکەی دیارە هەندێک لە کوڕەکانی تری و هەندێک لە ئەهل بەیتەکە ئیمانیان پێهێنا بەس یەکێکیان ئیمانی نەهێنا خوای تعالی وعدیدا فەرمووی ئیتر لە کۆتاییایە سەفینەیەک دروستکە کەشتێک دروستکە ویتر خوای تعالی ئەرز و ئاسمانەکە بە ئاو تۆ هەرچی ئەوەی کە ها لەگەڵ تا بیخەرە ناو سەفینەکە با ڕزگارتان بێ طبعا زۆر داوای لە ژنەکەی کرد لە کوڕەکەی کرد لەگەڵ سوار بن سوار نەبوون و ئەوانە لە ئەرز و ئاسمانەوە ئاو دەستی پێ کرد ئیتر داوای لە کوڕەکەی کرد بەردەوام ئاوەکە زیادیە کرد کوڕەکە شەر ڕۆیە شوێنە بەرزایەکان ئەویت کوڕم وەرە سوار بە هەمیشەویت باوە ڕۆن بان ئەو بەرزایە خۆ ئاوەکە ناگاتە و شاخە دەی تا ئاو گەیە شاخ و ئیتر گەیشتە بەرەبەرە کوڕ خەریک و ئەخنکیا ئەلەو لە حەزاتە هەموو باوکێک دڵی یعنی دڵی وایە لەو کاتانە دڵی هینە بێ نەوەیەک یەکسەر داوای کوتی خوایە ئەوە کوڕمە تۆ وعدت دا کە سوکارەکەم ڕزگار کەی ئینە ئیبنی من ئەهلی یا ڕەبی خوایە تر کوڕەکەم خوای تعالی فەرمووی ئینەه لەیسە من ئەهلیک فەرمووی ئەو کوڕی تۆ نییە کوڕی تۆ و ڕۆڵەی تۆ ئەوانن کە لەگەڵتان إنه عمل غير صالح كوريكي زۆر ناساڵح ئەمە تەواو داوات لێ ئەەکەم شتێک نەڵێ ئەی نوح شتێک نەڵێ کە ناڕازیبوونی پێوە دیار بێ جا نوح فەرمووی صلاة وسلامی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی قال ربي إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين یا ڕەبی پەنات پێ ئەگرم شتێک بڵێم کە من نەزانم و نایزانم شارەزاییم لێ نییە یا ڕەبی ئەگەر لێم خۆش نەبی ئەگەر ڕەحمم پێ نەکەی لە خەسارۆمەندانە بم یەکسەر ئیتیهامی خۆی ئەکا پێغەمبەران بەبێ لێ کۆڕینەوە کاتێک خوا ئەمری پیان کرد و تەسلیم بوون ئیبراهیم عەلەیهی سەلام بەچی گەورە بووە ئیبراهیم عەلەیهی سەلام بەو هەموو ئیمتیحانە بەسەریا دێ خوای تەعالی ئەفەرمێ ئەم ژنە و ئەو کوڕە ببە لەو سەحرا هزارها کیلۆمتر لە خۆتۆ دوورە ئەلەوێت جیهان بێڵەوە تەواو کە بردنی وە بێ پرسیار بەڵێ خوایە بۆ بیبەم بۆ پرسیاری نەکرد کە داینان هاجرە کە بینی ئیبراهیم بە جیهان دێڵێ لەو سەحرایە لەو دەشتە چۆڵە کە هیچی تیان نییە فەرمووی ئیبراهیم خوا ئەمری کردو ئێمە لەیرە جێبێڵی فەرمووی بەڵێ فەرمووی خوا حافیزت بێ خوا ناوان فەوتینێ دوای ئەوە ئەو مناڵە کە تاقانە بووە حەساوکە دوای ئەوە خوای تەعالی مناڵی تری پێدا ئەو مناڵە خوای تەعالی ئەمری پێکا سەری ببڕێ ئاخر برینە زۆر زەحمەتە تۆ بەبێ پرسیارکردن بەس ئەوەنەی ئەزانی ئەمری خوایە چەقۆ بنێتە سەر ملی کوڕەکەت ئەمە خۆت بخە ئەو مووقفەوە ئەمە چی تەسلیم بوونیەکە ئەمجا ئەم کوڕە بۆ پرسیار ناکە بڵێ باوە بۆ سرم ئەبڕی جا خوای تەعالی فەرمێ فەلەما ئەسلەما کاتێ تەسلیم بوون وتله للجبين يعني امتحانك لو كاتيه خوش يسكن صحابيك پیغمبر اخوا صلى الله عليه وسلم پیغمبر اخوا انسوليك التون لدس يا ابيني چند کسی سلنا امزگوت لوانه دستان نشارن و انسولي التون لدستان ابي انگستريك التون لپنجه ابي پیغمبر اخوا صلى الله عليه وسلم ايبيني لدسي دريكا وفريدا فرمي متشيا اما نابي پیاوی کات دس پیاوی مسلمان هی جنه پیاوی مسلمان التون ناکاتە پەنجەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو صحابەیەک فەرمووی بە ئەوی تریان ئەوەی ئەبوو ئەنسولەکە فەرمووی هەڵیگرە ئالتونەکەت بڕۆ بیفرۆشە یعنی شتێکت بۆکە بۆ خێزانەکانت هەڵی بۆ ژنەکەت هەڵیگرە فەرمووی واللهی ئەنگوستیلەیەک پێغەمبەر فڕیدا بێتە زەوی هەڵی ناگرمەوە الله لەو تەسلیم بوونە خۆشەویستەکانم کوان ئەو مسلمانانەی کە ئەمڕۆ ئاوا تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بن کوان هەمومان ملوا بادین خوا پەنامان بدە یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەبی خوایە بەرەکەتی خۆت بڕژێنی بەسەرمانە یا ڕەبی خوایە دامەزراومان کەی لەسەر دینەکەت لەسەر پەیامە جوانەکەت یا ڕەبی خوایە بمان کەی بە هاوڕێی پێغەمبەران هاوڕێی پیاوچاکان هاوڕێی ئەوانەی کە ڕێبازی تویان بەڕێک و پێکی گرت یا ڕەب العالەمین تا مردن یا ڕەبی لەسەر دین و لەسەر دیندارێتی بمان مرێنی کوردستان محفوظ کە لە هەموو بەڵاو موسیبەتێک یا ڕەب العالەمین بەرەکەتی خۆتی بەسەر بڕێژی یا ڕەب العالەمین بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنی خۆشی و هەرزانی لە وڵاتە بەرقەرار بکەی ڕەحم بە گەنجەکانمان بکەی یا ڕەب العالەمین
يا ربي خوايا حكمتك كمان او اندتشاك كي خمي خلق بخوا خمي جنجان بخوا يا رب العالمين خوايا هدايتي بدي يا ربي خوايا هدايتي بدي يا ربي خوايا هدايتي بدي امين امين. خوش يسكارم لزماني في غمرة صلى الله عليه وسلم عرق لسرتا وحرام نكرا يكسر عرق يكسر لسرتا وحرام نكرا دوای چەند هەنگاوێک حرام کرا چونکە زۆر زەحمەت بوو یەکسەر بڵێن وازی لێ بێنە هەنگاو بە هەنگاو کە حرامەکرا کۆمەڵێک لە مسلمانان یەکسەر کە هەنگاوێک بەرەو حرامبوون ئەچوو کۆمەڵێک وازیان هێنا هەنگاوێکی تر کە ئەچوو کۆمەڵێک وازیان هێنا مەسەلەن کە خوای تەعالا فەرمووی پرسیاری عەرەقتان لێ یەکەن بڵێ خێری تایە هەندێک خێری تایە و زەرەرێکی زۆری تایە کۆمەڵێ مسلمانتیان مادام هەندێک خێری کەمی تایە و زەرەرێکی زۆری تایە و هەروازمان هێنا یەکسەر کۆمەڵێک وازە بێ حرامکردن کۆمەڵێک وازیان هێنا خێرە کەمەکە چی بۆ ئەوەی هەندێک کەس تجارەتی پێواکە و دووسێ فرسی دەسەکەوێ ئەمە لە سەرەتاوە دوایەوە ئیتر هەنگاو بە هەنگاو تا ئەو ڕۆژەی کە حرام کرا سەحابەیەک ئەڵێ لە ماڵە دانیشتو بووین میوانمان هەبوو کۆمەڵێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ من عەرەقم پیان ئەدا یعنی لە پەرداخە عەرەقم ئەدا پیان ئەڵێ یەکێ کاتە ژوورەوە سەلامی کرد و فەرمووی عەرەق پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حرامی کرد بە کاملی یعنی مەقسەد ئەوەیە کە ئاەت دابەزی و پێغەمبەر فەرمووی بە کاملی حرامە ئەڵێ بێ یەک و دوو هەر هەمویان پەرداخەکانیان دانا و یەکسەر ئەو خاوەن ماڵەی کە خاوەنی ماڵەکە بوو پێی وتم وتی بڕۆ هەمووی بڕێژە کۆڵانەکە کە ئەوان وەکو چۆن بڵێ لای خۆمان هەندێک شت هەیە وشکێکەن و هەڵێگرن بۆ زستان یان هەندێک شت هەیە هەڵێگرن بۆ ماوەیەکی تر بۆ نمونە تورشی کە دروستیەکەی توەڵێگری ئاوا عەرەکان دروستەکرد دروخۆیان لە ماڵە دروستیانەکە هەڵیان ئەگرت بە بەرمیل هەڵیان ئەگرت ئێستا کە ئەمر هات ئەڵێ حرامە یەکسەر بە بەرمیلەکە یان ڕژانە کۆڵانەکە هەتا کۆڵانەکانی مەدینە ئەو ڕۆژە ئەدوت باران باریوە ئەوەنە عەرەقی تیان ڕژا کاتی خوای تەعالا فەرمووی فهل ئەنتم منتهون ئیتر بەسە هەتا کەی واز ناهێنن ئەرێ واز ناهێنن ئیمامی عومەر فەرمووی ئینتەهەینا فەرمووی پەروەردگار ئەوە کۆتاییمان پێهێنێتەوە تا زمانێک لە زمانەکان سەرپۆشدان و حیجابدان لە ئیسلامە فەرز نەبووە تا ماوەیەک لە کۆتایەکانە خوای تەعالا فەرزی کرد کە حیجاب بدرێ سەحابەیەک ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەو ڕۆژەی کە ئایەتی حیجاب دابەزی کە پێشا زۆربەی ئافرەتان یعنی دەگمەنیان هەبوو شتێ بەسەریەوە بێ هەمووی سەری ڕوود بووە ئەفەرمێ ئەو ڕۆژەی یەک ئافرەتمان نەبینی دەرچێ لە ماڵ سەری ڕوود بێ لەوانەیە کەسێ بی و تا جارێ من ڕەفتەکەم نەکڕیە جارێ من شتێکم نەکڕێ بیدە مەسەرا عوزرێکی بۆ خۆی بدۆزایەتەوە بەس کە دابەزی هەر هەموو ئافرەتان ئافرەتی ئیمانداران و سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکسەر ڕازی بوون تەواو تەسلیم بوون بە ئەمری خوا ناڵێ وەڵا گەرمە وەڵا دنیا نازانم چییە عوزر بدۆزێتەوە ئایا آخر بزانم ڕەفیقەکەم چۆنە وڵا بزانم خەڵکیڵێ و ئایا بزانم جوانە و بیکە مەسەلە جوانی و ناشرینی نییە ئەمری خوایە و تەواو من کە ئەمری خوا هات تەنفیزەکەم و تەسلیمی ئەبم